بۆ ئەگەر چوویتە ماڵێکی فەقیر و هەژار ئەوەی کە داینا بۆت بەدڵت نەبوو لە خۆت بایی مەبە، لە خۆت بایی مەبە. بزانە کوڕی کێی کچی کێی. ڕۆژێک بوو باوکی ئێمە و باپیری ئێمە و نەنک و داپیرەی ئێمە ساوەر و دۆینەشی دەست نەگەوت بیخوات. بۆیە تۆ بزانە کوڕی کێیت و لە کێیت، پێویست ناکە ئەوە لە خۆت بایی بی. ڕۆژێک بوو باو باپیری ئێمە گەنمێکی دەست ناکەوت بیکا بە نانێک بۆ خۆی دەگەم مناڵەکانێ بیخوات، کەواتە وەڵڵا ئەمە چی؟ ئەمەکەی چەرەزۆ، ئەمەکەی شەربەتەوە، ئەمەکەی ساردیە. تۆ زێر بخۆتا بچۆرەوە. تۆ بزانی چیت لە خۆبایی لوت بەرز کابرا ئەوە نەتوانای هەیە. بۆی ئاگامان با لە خۆمان بێ، ئاگامان لە هەژارەکان بێ، گاڵتەیان پێ نەکەین. ئەگەر یارمەتیان دەدەین یارمەتیان بدەین، ئەگەر نابا گاڵتە و سوکایەتیان پێ نەکەین. خەڵکی وای دەڕاتە ماڵ خەڵکی گاڵتە بە هەموو خواردنەکانیان دەکا. ئەم سوالکەرانە مەکەی چەرەزەدایان ناوە، سوالکەر نییە. خۆت نەدی بدیت، خۆت لوت بەرزی. دەیەگەر ڕاستەکە ئەوەنە بەخیرەت و ئەوەندە عاقڵ و چاکی ڕێک و پێکی ئەوەنە مؤەدەبی 4 کیلۆ چەرەزی باشی بۆ بکڕە، ئەگەر داینە نەو کاتێک لێی بکە. با لە خۆمان بایی نەبین. هەژار و فەقیرەکان پێویستیان بە یارمەتیە، پێویستیان بۆی دڵخۆشیان بکەین، نەک دڵیان تون بکەین. دەچێتە ماڵەکە لە جیاتیەوەی دڵخۆشی کە خەمباری دەکات. ئەوە کەی چکلێتە دایناوە. تۆ قچێ بەسەری براکەم. وەریگری وەری ناگری پێویست ناکات گاڵتە بە هەژار و فەقیرەکان بکەی. ئەو ڕۆژی عیبادەتە، ڕۆژی دڵخۆشیە، ڕۆژی ئەوەی کە بە خەڵکیەوە ڕابوێری.